24 یانزەی هەموو ساڵێک بە ڕۆژی هەڵەبجە دانراوە. مەبەست لەم ڕۆژەش دانانی یەکەم قایمقامی هەڵەبجە و بە قەزابوونی شارەکەیە. بۆ بۆنێشەوە ژمارێک چالاکی کەلتوری مێژوویی ئەنجامدرا. تاکید ئێمە ڕۆڵی ماڵی عادیلەخانمە بینین وەسمان پاشای جاف یەکەم کەسایەتی هەڵەبجەن کەیتە هەڵەبجە بەوانەوە ناسراوە. وەڵا ئەمەتر ئەمە جلە قەدیمەکەی جارانە، ئەمە سەڵتەکەی ئەمە کەوا سەڵتەکەی، ئەمە خەنجەر و تەزبیحەکە و گۆچانەکە و وەکو جلوبەرگی ئێستا نییە کوردی بۆن کەتافیە مراخانی ئەوان، ئەمە جلە قەدیمەکەی جارانە. سامان سەلاح یەکەم مامۆستای زانکۆیە لە ڕێگەی توێژینەوەیەکەوە لە وڵاتی تورکیا بەڵگەنامەی بە قەزابوونی هەڵەبجە هێناوەتەوە. باز لەوەش دەکات هەڵەبجە و کات ناوەندێکی گەورە و گرنگی سیاسی بووە. بەپێی بەڵگەنامەیەکی ئەرشیفی عوسمانی محەممەد پاشای جاف وەکو یەکەم قایمقامی قەزای هەڵەبجەدا دیاری ئەکرێ کە پێشتر هەڵەبجە قەزا بوو پێش ئەو تاریخەش، بەڵام قایمقامیت نەبوو. لەو تاریخەوە بێ بە قایمقامیت ئەمە ڕێکەوتێکی گرنگە لە مێژووی هەڵەبجەیە، لەبەرەوە ناکە بووە بە قایمقامیت بەتەنیا لەبەرەوەی کە ئەبێ بە سنتەرێکی گرنگی سیاسی و کۆمەڵایەتی لە ناوچەکە کە سەرۆکایەتی عەشرەتی جاف کە محەممەد پاشایە لەو مێژووە ئەم شارە بێ بە مەرکەزی دانیشتنی ئەو سەرۆکایەتی ئەو عەشیرەتە. هیوادارین بیکەینە ڕۆژێکی دەستپێک بۆ گەشانەوەی هەڵەبجە بۆ بەرەو پێشبردننی هەڵەبجە، بیکەینە ڕۆژێک پرۆژەکان زیاکەین. هەڵەبجە پێویستی بە پرۆژەیە، پێویستی بە بنیاتنانی ژێرخانەکەیەتی، پێویستی بە هەستانەوەی ئەو ژێرخانە وێرانەیە کە لە ساڵانی ڕابردووە بەهۆی کارەساتێک لە دوای یەکەکان بەسەری هاتووە. بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان هەموو هەوڵ و ئامانجێکمان هێنانی پرۆژەکانە، دەستگیرۆیی وەبەرهێنەر و سەرمایەدارانە کە بێن لەم پارێزگایە پرۆژەکانیان ئەنجام بن، کاراسانیان بۆ بکەین. لە ساڵی 1969 هەڵەبجە کراوەتە قەزا و محەممەد پاشا بووەتە قایمقام. ساڵانەش لە 24 یازدا چەندین چالاکی مێژووی ساز دەکرێت و بەشداربووانی ڕۆژی هەڵەبجەش دەڵێن ئەم فستیڤالانە گرنگە تانەوەی ئێستا ئاشنا بە مێژووی شارێکی خاوەن قوربانی وەک هەڵەبجە بکرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.